بنران هلبت السبيكيجي عمش ببابت سيخو كيركو لم ببابت دسبيكنا أو جيل سر مشارع مع أفريقيا سر سيستم بايومتري كوجوي هالبجارتنا هلبت أف سيستم إيصال ده اللي كيركو كي بجيب جيكرن يعني السيرفيس سيستمي ده هالبجارتنا أنجامدن جوي كو أمبزان أف سيستم بتشاوى كتشاوى ودتشاوى كار بيت كيرن ما مفنداريا بسط درويش بربرسي راجعندون و پیوندین کمیسیون بدون دهل بجارتناش کرکوی کیریا کاک باست بیان باش اگر لو پرسوا دست بکم بزنم یکم جار سیستمی بایومتری چیه با زیاتر اگر رانگرنا ولی سر سیستم کبن یکم جار او بزنم بله جناب باش سرتا سپاسی کناڵی NRT ئەسمانی ئەەکەین بۆ پێدانی ئەم هەڵا وەکو کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکان بۆەوەی کە بتوانین تشکێ بخەینە سەر کارەکانی کۆمیسیۆن کە لە ئێستای حازریدا. هەڵبەتە ئاشکرا لە جەنابتان کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکان بە درێژای مێژووی خۆی چەندەها هەڵبژاردننی ئەنجام داوە لە سەرانسەری عێراق وەکو ئەنجومەنی پارێزگاکان و نوێنەرانی عێراق و لەم هەڵبژاردنەدا ئەزمونێکی باشی تەواو پەیدا کردووە و بەرەبەرە هەوڵی داوەکەوە هەڵبژاردنەکانی بە پێی یاسا نێودەوڵەتیەکان بێ و جێگای ڕەزامەندی و متمانەی دەنگدەران بێ. بەم دوایی ئاخری کەوا تۆماری بایۆمەتری بەرجەستە کردووە ئەگەر ئێمە بێت و پێناسەیەکی ئەم پرۆسەیە بکەین تۆماری بایۆمەتری بریتیە لە پرۆسەی تۆماری کۆداتەکانی دەنگدەر بە شێوازێکی ئەلکترۆنی جگە لە وەرگرتنی کۆداتەکە زیندۆکانی دەنگدەران وەکو پەنجەمۆر و وێنەی کەسێتی دەنگدەرەکە و ئەگەر بمانەوێ ئاماژەی بایەخی یاخود با بڵین گرنگی ئەم پرۆسەیە لەوەدایە سنوورێکی تۆکمە دائەنێ بۆ کاری ساختەکاری و زیادەڕەوی و هەروەها گەیشتن بە تۆماری دەنگدەرانی پاپخاوێن. ئەگەر ئەم سیستەمە هەبێت ساختەکاری لە هەڵبژاردنان ناکرێت لە کەرکووک؟ بڵێ وەکو ئاماژەمان پێکرد ئەم سیستەمە ڕێگا زۆر بە چاکی ئەگرێ لە کاری ساختەکاری لەبەر ئەوەی ئەمە لە هەڵبژاردنەکانی پێشوو پشتمانە بەست بە داتاکانی وەزارەتی بازرگانی عێراق لەبەر نەبوونی سەرژمێری یاخود ئەنجامدەدانی سەرژمێری لە عێراق ئەم جارە دەبێتە دەنگدانی ئەلکترۆنی کە بە هیچ شێوەیەک مەجال ناهێلێتە بۆ کاری تەزویر و ساختەکاری. باش ئەم سیستەمە چۆنە وەکو خۆتان باستان کرد پەنجەمۆرەکە تەنیا پەنجەیەکی هەر کەسێک لە هەر تاکێکی کەرکووک ئەگرێت یان نازانم زیاتر ئەگەر ڕوونکردنەوە لەسەر ئەوە بن. وەکو ئاماژەم پێکرد ئەم بریتیە ئەو هاوڵاتی ئەو دەنگدەرەی کەوا سەردانی ناوەندەکانی تۆماری بایۆمەتریەکە پێویستە بەڵگەنامەی باری شارستانی ڕەگەزنامەی عێراقی لە پسوولەی خۆراک کارتی نیشتەجێبوون لەگەڵ کارتی ئەلکترۆنی دەنگدەر کە لە پار ساڵ لە 2014 دەنگمان پێدا. دوای ئەوە ئەم هاوڵاتە وێنەی کەسێتی وەرئەگیرێ لەگەڵ پەنجەمۆری هەردە پەنجەکەی لە ڕێگای فۆرمی تایبەتی ئەلکترۆنیەوە کەوا خەز نەبێ لە ناو ئەو کۆمپیوتەرەیە دوجار پێش هەڵبژاردن بە 6 مانگ ئەو کارتانە چاپەکرێ لە کۆمپانیایەکی بیانی لە دەرەوەی وڵات و ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتی یانی دەنگدەران. باش ئێوە بە سیستەمێکی سەرکەوتو ئەزانن ئەمە یان سەرکەوتن بەدەستەوە هێن لەگەڵ ئەم سیستەمە بۆ هەڵبژاردن؟ بڵێ ئەمە سیستەمێکی زۆر سەرکەوتووە کە ئێستا کاری پێ ئەکرێ لە دەرەوە بە تایبەتی لە ئەرجنتین ئەم سیستەمەسە کاری پێ ئەکرێ لەبەر ئەوەی کەمە سنوورێکی تۆکمە دائەنێ بۆ کاری ساختەکاری لەبەر ئەوەی ناوی دووبارە ناوی مردوەکان ناتوانێت چونکە دەبێ ئەو کەسێک کە دەنگ بدات ئەو کارتی بایۆمەتری لەگەڵ خۆیدا بێنێ کەوا وێنەی خۆی تێدایە
جگە لە داتاکانی خەزنە لەناو ئەو کۆمپیوتەریا کەوا لە کۆمیسۆن هەیە. باش تا ئێستا ژمارەی ئەو کەسانە چەنە کە بەدەم ئەم سیستەمەوە هاتوون یان سەردانی ئێوەیان کردووە ئەو کەسێکی یان کەسانێکی باش هاتوون بەدەم ئەم سیستەمەوە یان نا؟ تاکو ئێستا کەسانێکی بەرچاو بەڵێ تا ئێستا کەسانێکی ینی بەرچاو ینی جێگای خۆشحاڵیە کە سەردانی ناوەندەکانی ئێمەیان کردو بە تۆماری ناوەکانیان کەوا ژماریان زیاتر لە 800,000 دەنگدەرە. باش ئێمە ئەزان لە کەرکووک بێجگە لە کورد نەتەوەی تریشیان بێجگە لە عەرەب نەتەوەی تریشتە لە هەموو نەتەوەیەک وەکو یەک سەردانی ئێوان کردووە یان کەمتر هەندێکیان کەمتر لەوانەی تر؟ ئێمە وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردننی کەرکووک ڕیکلام و بانگێشەی بۆ ئۆکەینکەوە هاوڵاتیان دەنگدەران ڕووکەنە بەبێ جیاوازی ئێمە لە یەک مەسافە ڕاوەستاوین بۆ هەموو نەتەوەکان و ئێمە ناتوانین بڵێن با بڵێن نەتەوەکان جا بکەینەوە چەندێ کورد هاتووە چەندی عەرەب هاتووە چەندێ برا نەتەوەکانی ترمان هاتووە و بە یەکسانی ئێمە ئەتوانین بڵێن ڕێژەکە باشە ئەم ڕێژە هێشتا ینی نێزیکەی لە 100 دەدێت. باشە ڕێژەی کورد ئەگەر ئەوە بزان ڕێژەی کورد چەندە ئەوانەی کە ناویان تۆمار کردووە لەیەوە؟ ئێمە قوربان وەکو ئاماژەم پێکرد ئێمە لەگەڵ نەتەوەیە بە تەعامل ناکەین. ئێمە وەکو کۆمیسۆن بەڵام پێشوش ئاماژەم پێکرد تەنیا ئەمانویست ڕێژەی کورد نکراوە لەسەر ببوورە ئەو وەڵامیان پرسیارە لای من دەست ناکەوێ لەبەر ئێوە ئێمە جیهەتێکی تەنفیزین ئێمە کە ئەو بایۆمەتریە با بڵین حەز دەکەم باسیەوە بکەم سفادێکی تری هەیە گەرعەفومکەی ئەو داتانی کەوا لە دەنگدەران وەرەگیرێ خەز نەبێ لەوە ئێمە دووبارە ناتوانانی بچینەوە سەر حاسیبەکە بیکەینەوە تا کاتی هەڵبژاردن. باشە ئێوە باسان لەوە کرد ئەو کەسانی کە سەردانی ئێوە کە ڕێژان لە سەدادا تا ئێستا؟ تا ئێستا ئێمە لەبەر ئەوەی بەڵێ قوربان باشەمە ڕێژەیەکی کەم نییە دوای نەخێر ئەو ڕێژەیە زۆر چاکە ئێمەش گەڕوونی کەمە بۆ جەنابتان تۆزێ خەڵکانی ئێمە هەر بە عامەتەن عێراق دوای شت ینی فرای شتەکەوین دەکەینە پاڵەپەستۆ و ڕۆکەینە تۆزێ دووەم ماوەیەکی باش ماوە بۆ ئەم پرۆسەیە لەبەر ئەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت لە 2017 ئێمە نێزکەی ساڵێکمان بەدەستەوەیە ئەو کاتەش و دووبارە ئێمە ئەم پرۆسێ دەستمان پێکردو لە ئایاری 2015ەوە یعنی ئەوە پارێزگاکانی تر لە مانگی شواتەوە دەستیان پێکرد پارێزگاکانی باکوور بڵێ. کاک باست بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بەرامبەر ئەم سیستەمە بۆ ئەوەی زیاتر ئاگدار من زیاتر هۆشیارم لەسەر ئەم سیستەمە بۆ هەڵبژاردن یان بۆ دەنگدانی خۆیان ئێوە بەپێی ئاگداری خۆمان لژنەتان هەیە کە سەردانی خەڵک بکات بۆی خەڵک هۆشیار بکاتەوە کاری ئەو لژنانە بە تەواوەتی چییە ئەگەر ئەوە بزان؟ ئێمە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان کۆمەڵێ بانگێشەی خۆمان ئەنجام داوە لە پارێزگای کەرکووک ڕیکلاممان کردووە توانیمانە بگەین بە دەنگدەران بە شێوازی کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لە ڕێگای ئەنجامدانی سیمینارەوە و هەروەها لە ڕێگای چاپەمەنیەکانەوە کەوا دابەشکراوە لەسەر شوێنەکانی بەپێی دانیشتوانی هاوڵاتیان و هەروەها ئێمە تیمی گەڕۆکمان هەیە فڕق جەوالی پێ ئەڵێین کەوا سەردانی ئەو شوێنانە ئەکا کەوا دەنگدەرانی تایە بۆ ئەوی بە ئاسانی بتوانین خۆیان تۆمار بکەن. باش کاک باست لەسەر قەیرانی دارایی هەڵبەتە ئێمەزان ئێستا هەرمی کوردستان عێراقی شەرۆها لە قەیرانێکی داراییە ئەم قەیرانەی داراییە کاریگەری نەبووە لەسەر ئەم سیستەمە ئێوەیان ئەم کارەیەوە کە ئێستا ئەنجامەیە؟
خۆشبەختانە ئێمە ئەتوانین بڵێین ئەم قەیرانی داراییە ینی تاسیرێکی ئەو تۆی نەبووە لەسەر فرۆسەکەی ئێمە چونکە ئێمە ئەم جیهازۆمانە کڕاوە پێش ئەم قەیرانەکە ڕووبان تێ بکە و هەروەها ئێمە بودجەیەکی باشمان بۆ سەرف کراوە بۆ ڕێکلام و بانگێشەی بایۆمەتریک. بەڵێ سپاس بۆ باست دەروێش کو بەرپرسی ڕاگەهاندن و پەیوەندیان کۆمسیۆنا بڵندیە هەڵبژاردنمان کو ژ کەرکک لەسەر سیستەمی بایۆمەتری ئەدگەرمەدابێت